نوێترین ڕێگای بچووکردنەوەی گەدا بەبێ نەشتەرگەری و بەبێ مانەوەی نەخۆش لە نەخۆشخانەدا. تەکنیکی ESG بچووکردنەوەی گەدا بە هەناوبینی ڕێگایکی پێشکەوتو نوێیە بۆ داوەزاندنی کێش کە تێیدا قەبارەی گەدا بچووک دەکرێتەوە بە مەجبڕێکی کەمتر دەخۆیت و زووتر هەست بە تێربوون دەکەیت. ئەم ڕێکارە نوێ لەلایەن دکتۆر حەیدەر عەلی ڕەماحی ڕاوێژکاری نەشتەرگەری قەڵەوی و هەناوبینی لە ڕێگەی بەکارهێنانی نازور بە شێوازێکی پرۆفشناڵ لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئەنجام دەدرێت. ئەمە ژواتە لە پرۆسەکەدا هیچ بڕین و برینێک لەسەر جەستا دروست نابێت. پرۆسەکە چۆن ئەنجام دەدرێت؟ ئامێرەکە ئامرازێکی بچوشی دوورینەوەیە بە هەناوبینی کە قەبارەکەی بە ئەندازەی پەنجەیەک دەبێت. پزیشک لە ڕێدەمەوە نازوڕەکە دەباتە ناوگەدە و لە بەشی خوارەوەی گەدا بە شێوازی PTU دەست دەکات بە دوورینەوە و توندکردنەوەی دەزوەکە بەرەو بەشی سەرەوە تاوەکو قەبارەی گەدا بە ڕێژەی 170 بۆ 180 بچووک بێتەوە و نەخۆش لە ساڵی یەکەمدا بە نزیکەیی 140 کێشی گشتی جەستەی یان 149 کێشی زیادەی لەدەست دەدات. گرنگترین تایبەتمەندیەکانی ئەم تەکنیکە ئەوەیە بەبێ بڕین و دروستبوونی برین ئەنجام دەدرێت و هەروەها کاتی کەمتری دەوێت بۆ چاکبوونەوە بە جۆرێک زۆربەی نەخۆشەکان لە هەمان ڕۆژدا دەگەڕێنەوە ماڵەوە و دەتوانن لە ماوەی 2 بۆ 3 ڕۆژدا بگەڕێنەوە سەرکار و چاڵاکیەکانی ڕۆژانەی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.